بەڕێزان بەسەرهاتێک هەیە لە وڵاتی هیندستان ڕوویداوە، وڵاتی ئینگلیز بەریتانیا بەو کەمی خۆیەوە، هیندستان ئەو زەویە فراوانە، خاکێکی کشت و کاڵ، ئاوی زۆر، بە ملیار مرۆڤی کارکەری تێدایە، کەچی ئینگلیزێک کۆمەڵە سەربازی بردووە 150 دانە ساڵ هیندستانی دادۆشیوە، هەرچی بەرهەمە بۆ خۆی بردوێتی، هەرچی کاڵای خۆیەتی پێی فرۆشتون. بەتالیۆنێکی عەسکەری لە نزیک گوندێکە پیاوێکی بەڕێز و خانەدانی وەکو جەنابتان هاتو چۆی کردوون کە ئەمانە لەم دێدان بەڵکو لە شەڕیان بەدوور بین، بەڵکو لە خێریان سوودمەند بین، ئەوەی کەوە پێداویستی بۆ بۆی بردوون، بۆتە دۆستی ئامر بەتالیۆنەکە. پێڵە من پێم سەیرە کابرای لادێی خانەدان وەکو جەنابتان پیا ماخۆڵ، ئەڵێ ئێمە میلەتێکی ملیارین، خاکێکی فراوان، ئیشێکی کارکەری زۆرمان هەیە، گەنجێکی دڵسۆز، باشە بۆ ئێوە لەو سەری دنیا هاتون بەرهەمی ئێمە دەخۆن بۆ خۆمان وا لە برسان دەمرین. کابرا پێڵێ ئەوە سەڵیەتی حکومەتە، بەڵام تۆش پیاوێکی دڵسۆزی، من یەک شتت پێ دەڵێم، ئێوە زەحمەتە ببن بە هیچ تا خاوەنی ئەو عەقڵە بن. وتی چۆن؟ وتی من هەموو ساڵە دیقەت دەدەم، چەند ساڵە لێرە فەرماندەی سەربازیم، لادێکانی ئێوە شارەکانی ئێوە زستانان بارانی زۆری لێ دەبارێ، لافاو دێ ماڵەکانتان دەڕوخێنێ، ئاژەڵەکانتان دەخنچێنێ، ڕۆڵە و نەوەکان و منداڵەکانتان دەبا و بێسەر و شوێن دەبن و دوای مانگێک لاشەکانیان دەدۆزنەوە، بەڵام هیچ خەمێکتان نییە. کوتی جا کابرێت چی بکەین کاکە، جا چی بکەین؟ وەڵا خۆ ئامادە دەکەین ساڵی داهاتووش بێ گەڕە کێشکە بەرێ ئەوەندەی کە زیانمان لێ بکەوێ. وتی ئەزانی ئەگەر لە بەریتانیا وە ئێمە وامان نەدەکرد؟ وتی چی؟ وتی 1 ساڵ زەرەدی لێ دەین، 1 ساڵ نابێت زەرەدەکە دووبارە بێتەوە. وتی بەنداومان دروست دەکرد، بەنداوێک دروست دەکەم حەیفە ئەو ئاوە جوانەی ئاسمان بە خەسار بچێ، حەیفە دووەمیان ئەو بەنداوە دێنم کارەبای لێ دروست دەکەم، ئەیکەم بە شوێنێکی گەشتیاری لە هاوینە دەیان خەڵک نانی لەسەر دەخوا، خەڵک ئیسراحەتی لێ دەکا، ئەیکەم بە بەرهەمی کشت و کاڵی ئەو هەموو زەویە وشکەم لە هاوینە بێ سوود نامێنێتەوە، ئاوەکەی بۆ بەردەدەمەوە، دەیکەم بە ناوچەیەکی کشت و کاڵی، هەمیشە هاوینم دەکەم بە بەهار، ئەو ئاوە جوانە بەسەر ئێوەدا دەبارێ، لە جیاتی ڕەحمەت بۆتان دەبێتە زەحمەت. بەڕێزان ئێمە دەڵێن بارانی خوا بەرەکەتە، بەفرەکەی بەرەکەتە، ئەم ڕەحمەتە دەبارێ، بەس وەڵڵاهی ئەو ڕەحمەتە کە خوا بە هەموو کەسی بەخشیوە، وەکو یوسف فەرمووی اجعلنی علی خەزائین الأرض، ئەم خەزیەنەی سەرزەویە بۆ هەموو میلەتان خوا بە ڕەحمە دایناوە، ئەو ئاوە هەمووی بەرەکەتە دەبارێ، بەڵام بەخوا وتارەکەم لەسەر ئەوەیە کار بەدەستی دڵسۆز و زانا خێر و بەرەکەتە بۆ وڵات. ئەگەر دەستێکی خەمخۆر و زانا و دڵسۆز نەبێ، بارانی ڕەحمەت لێ دەبێتە بارانی زەحمەت و لافاو. وتی ئێمە یەک جار زەرەدمان لێ دەکەوێت، ساڵی دوم چارەسەری بنەڕەتی دەکەین، بەس چەند ساڵە ئێوە هەر لافاو دەتان بە، هەر چاوەڕێن هەمان مەینەتی وەکو جاران دووبارە بێتەوە. ئێستا لەو لە شاری هەولێری خۆشەویستی خۆماندا بەس زەرەری ئەو لافاوانەی پێشوو 22 ملیار دینار بووە. دەی ئەو 22 ملیار دینارە ساڵی داهاتوش ئەگە بارانی ڕەحمەت بارە دیسان لەوەی زەرەری ئەوەندەی کەمان لێ بکەوێتەوە کۆمەڵە ماڵیکە 2000-3000 ماڵیکە وێران بێتەوە. لە وڵاتان بێ و مشورخۆر هەبێ و محافزی ڕاستەقینە هەبێ، ئەوەی مەبەستم شخصی تایبەتی نییە لەسەرەوە بۆ خوارێ، ئەوە دێنێ ئەو 22 ملیار دینارە زەربی سێی کە بیکە بە 60-70 ملیار دینار یەک بەنداوی گەورەی پێ دروست دەکەی، هەتا هەدای ئیسیفادەی لێ دەکەی، جارش کەش لافاو ناتباتەوە، چەندین پرۆژە و خەڵکیشی پێ دەکەیتە سەر کار. خەڵک ئاوا لە وڵاتان پێش دەکەوە، قورئانەکەی خۆشمان هەمووی تێدایە، ئەم قورئانە کافیە بۆی ژیانی بەشەریەتی پێخۆش بێ.